بەڵێ بەردەوامین هەڵبەت بابەتی تەوەری یەکەمی شەر تایبەتە بە یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی. سلێمانی وەگاشکرایە پێشەنگە لە کللتور، لە ئەدەب، لە سیاست، تەنانەت شاری پێکەوە ژیانیشە. بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز کامەران سوبحان نووسەر و هونەرمەندم لەگەڵایە. کامەران بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەینی باش کاکام، سپاس بۆ میوانداریەکەتان. زۆر سپاس. کامەران با سەرتا لەوە دەست پێ بکەین، بۆ ئەم ڕۆژە دانراوە یاخود بڵین ئەم بەروارە لە چیەوە هاتووە؟ سوپاس بۆ پرسیارەکە، سوپاس دووبارە بۆ میوانداریتان. لە ڕاستیە پێشتریش پێش بەرنامەکە هەر مناقەشێکی ئەومان کرد، مێژوویەک یا بەرواری ڕۆژێک بۆ دانان بۆ بنیادنانی شاری سلێمانی گرفتێکی ئەوەنە گەورە نییە، بەڵام لە ڕاستیشە ئەمەش قسە و باسی لەسەرە و هەندێک بەڵگە هەیە بۆ جەنابیشتم باس کرد کە ئەی سلمێنە سلێمانی پێش ئەو بەروارە دروست بووە. بەس بۆچی هاتووەتە ئەو بەروارە، یعنی بۆچی هاتووەتە ئەم ڕۆژەکە 14ی 11 ئەویان جێگەی پرسیار و جێگەی تا ڕادێ گومانە. هەموو ئاماژەکان بۆ ئەوە ئەچەنەوە، هەموو باسەکان باسیەوە کەن زیاتر ئەم بەروارە کە دانراوە بۆ یادی بنیادنان و دروستکردنی شاری سلێمانی. لە ڕاستیە کە مەڵین بنیادنان و دروستکردن چکە خۆی ئاسەواری شار لەم شوێنە جوگرافیا بۆ باسێکین دوایی ئاسەواری شارەکە چی بووە، ئەگەڕێتەوە بۆ کتێبە مێژوویەکەی محەممەد ئەمین زەکی بەک سلێمانی و وڵاتەکەی، کە لەوە ئاماژی پێیەوە کە سلێمانی لەم بەروارە دروست بووە. بەس ئەوەی جێگەی پرسیارەوە، ئەوەی جێگەی ڕەخنەیە لەم کتێبەکەی ئەمین زەکی بەک لەگەڵەوەی کە مێژوونووسێکی گەورەیە و شانازی نەتەوەی کوردەوە دەیان شاکاری وەکو ئەو کتێبە و وەکو خولاسی تاریخی کورد و کوردستانیە، بەڕاستی ئاماژی نەیەوە بەچی بەڵگەیەک. بەڵام بە پێچەوانی ئەو ئێمە هەندێک بەڵگەمان لایە و هەندێک شتمانەیە کە سلێمانی پێش ئەم بەروارەش هەبووە. یەکێک لەو بەڵگانەکە پێش 14ی 1970 سلێمانیە بووە، یەکی لەو دەستنووس و مەکتوبانەی کە لە ماوەتەوە لەسەر مێژوو دروستبوونی مزگەوتی گەوری سلێمانی، کە خۆتان نەزانن مزگەوتی گەوری سلێمانی یەکێک بۆ لە قوتپە گەورە ڕۆشنبیری و فەرهەنگی و ئاینەکانی ئەم شارە بە ئێستاشەوە بێگومان، کە مەڵبەندی شێخ مارفی نێودی و کاگە ئەحمەوی شێخ بووە. باز لەوە ئەکرێت کە لە مانگی 6 ئەو ساڵەیە 1970 کە خوتبەی جومعە دراوە لەوێ، یعنی نوێژی هەینی کراوە، کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێش ئەو بەروارە سلێمانی شار بووە، یعنی پێش ئەو بەروارە سلێمانی شار بووە. بیریشمان نەچێت سلێمانی ئەم شوێنی کە ئیسا ناونراوە سلێمانی مەڵبەندی شاری سلێمانی شوێنێکی بیابان نەبووە، کۆمەڵە خێڵ و کۆمەڵە عەشت کۆ بووبنەوە هاتبن تێرە. دوایی باسەکەین کە هۆکاری دروست بوونەکەی چی بووە، بە پێچەوانەوە چەند ئاماژەیەک هەیەوە، چەند سەرچاوەیەک هەیەەوە، چەند بەڵگەیەک هەیە کە ئەم شوێنی کە ئیسا مەڵبەندی سلێمانی یا ناوجەرگەی سلێمانی کە پێڵین بەردەکی سەرا لە تەنیشتی ئەمەوە گەڕێکی مەڵکەنی هەبووە و گەڕێکی جوولەکان هەبووە و گەڕێکی سابونکەران هەبووە و کۆمەڵە گەڕێکی تر هەبوو، چەند گەڕێکی گۆیشە بووە. ئەم گەڕەکانە بەڵام پەرش و بڵاو بوون. ئەمەیەکی تر لەبە یەکێکی تر لەو بەڵگانی کە بنیادی شاری سلێمانی پێش ئەم تاریخە بووە. من بیرم هێت سەرەتای نەوەدەکانیش، لە سەرەتای نەوەدەکانە لە مزگەوتی خانەقای مەولانە لە تابلۆکەیە کە نووسرا بوو 2 ساڵ پێش ئەو بەرواری کە سلێمانی لە ساڵی 1982 ساڵ پێش ئەو بەروارە دروستکردنی خانەقای مەولانە. باش ئەگەر خانەقا 2 ساڵ پێش دروست بوونی شاری سلێمانی بۆ چێ دروست بوو؟ خۆ یەکێک لە ئاماجەکانی سلێمانی کە دروست بووە دروستبوونی کۆمەڵە مەرقەد و مزگەوت و شوێنی ئاینی و کۆمەڵە پیشە کە دوایی باسییانەکەین ئەوە بووە. ئەمەش بەڵگەیەکی ترە کە سلێمانی پێش ئەو بەروارەیە. بۆ هاتووەتە ئەم بەروارە، بۆچی بزات لەم ڕۆژەیە دانراوە؟ هەموو یعنی بەڵگەکان باسی ئەو کتێبەکان چڵێن کامەران من یەکیان باسی من لە دەستنووسە خۆم بینیمە لە دەستنووسی باسی کە دروستبوونی مزگەوتی گەوری سلێمانی کات کە پێش ئەو بەروارە خوتبەی پیادراوە پێش ئەو بەروە بووە. من گەڕیدەیەکی ڕوسیش هەیە کە هاتووە لە دەشتی نینەوە و بە ناوچەی میسۆپۆتامیا لە دیاربەکر هاتوۆتە دەشتی نینەوە و بە شارە زور و خانەقین و بڵێن مەندەلیە ئاوا ڕۆشتو بۆ کرماشان وانە باسی ئەوە کات 2 ساڵ پێش بەرواری شاری سلێمانی. ئەڵێ هاتوومەتە ناوچەیەک نزیک دەشتی شارە زۆر کۆمەڵەیە لە میرەکانی بابان لەوێ بوون ئەوەی سەرنجی ڕاکێشان
2 ساڵ پێش دروست بوونی شاری سلێمانی ئەم گەڕی دەڕووسەیە ئەڵێ 2 ساڵ پێشەوە هاتوومەتەوە ئەوەی سەرنجی ڕاکێشام هەموو خاوەن پیشەگەرەکان بەناوبانکان بەنا خۆمچیەکان سابوونچیەکان اینجا بەرگ درووەکان اینجا هەندێک پیشەی تر ئەڵێ ئەوەی کە ئیشی پێڵا و چەرم و ئەوانەکە ئەڵێ هەمویان لەم جوگرافیا بچووکا بوون کە ناوی سلێمانیە کەواتە ئەوە بەڵگەیەکی ترە کە پێش ئەم بەروارە سلێمانی شار بووە بەڵام بۆی خراوەتە ئەم ڕۆژە و ئەم بەروارە بەڕێی من ئەمە ڕێی شخصی خۆمە پشت بەسوو بۆ کتێبەی محەممەد ئەمین زەکی بە کە ئاماژەمان پێ بەڵێ کا کامەران لە سەرەتاوە باسی مزگەوتی گەورەت کرد من پرسیارێکم لا دروست بۆ هەڵبەت میسرەکان ئەسەریانەیە ئێمەش مزگەوتی گەورەمانەیە کە سەرچاوەیەکی ئاین و کولتوری و ئەدەبە بۆ چوونن لەو بارەوە دەست خۆش پرسیارێکی بەجێیە لە ڕاستیە بەس مزگەوتی گەورەمان نییە خانەخای مەولاناشمانەیە ئەمە 2 قوتب و نوێنەرەتی 2 ئاڕاستی فکری ئیسلامەکان و 2 ئاڕاستی زۆر بەناوبانگ و 2 طریقەتی زۆر کرێمە شانازیان پێ بکەین بە دڵنیایی بە شانازیان پێ بکەین یەک مزگەوتی گەوری سلێمانی 2 مزگەوتی خانەخا کە ڕەمزی طریقەتی نەقشبەندیە و ئەمیش ڕەمزی طریقەتی قادریە بەڕاستی و سەرهەڵدان و گەشەکردنی ئەم 2 طریقەتە لەم 2 قوتبە ئاینیەوە وە سلێمانی لەو سەردەما کە جەنابە پرسیارێکی لەبارەی مزگەوتی گەورەوە سلێمانی لەو کاتەیە و بە ئێستاشەوە ئەم مزگەوتە ڕەمزی خوێندنی ئاینی بووە و ڕەمزی تەسەوف بووە و ڕەمزی دادپەروەری کۆمەڵایەتی بووە لە سەردەمی هەم شێخ معرفینەوە دێ هەم کاکە حەمەوی شێخا کە بووە بە ڕەمزێک کە زانایان و ئاین پەروەران و خاوەن تەریقەتەکانی ناوچەکە هەمووی هاتوون لێرە دەرزیان خوێندووە ئەوە خانەقای مزگەوتی خانەقا کە نوێنەرایەتی ڕێبازی نەقشیان کردووە کە ئەمە بەشێکی زۆری مەلاکان و بەشێکی زۆری ئەوانی فقی ئیسلامیان خوێندووە و زانستە ئاینەکانی خوێندووە لەم مزگەوتەیە و زۆرێک لە مەلا و زانایانی ناوچەکانی تری کوردستان لێرەوە فێری ئاین بوون و فێری دادپەروەری بوون و فێری باوەڕێکی ڕاستەقینەی تەسەوفی ئیسلامی بوون بیریشمان نەچێتەوە مامۆستا شێخ محەمەدی خاڵ لە باسی فەرهەنگی خاڵەکەی ئەڵەیەکی لەو شتانی کە من زۆر سوودم لەو شەو زاراوەسازی کوردی وەرگرت لە زۆربەی ئەو مەلا و ئەو پیاوە ئاینیانە بوون کە هاتوونەتە مزگەوتی خانەقا لە ناوچەکانی ترەوە توانیومە سوود لە زمانەکان و لەو شۆ زاراوانە وەرگرم کە پێی ئاخافتن و قسەیان پێ کردووە بەڵێ کا کامەران ئێمە تا چەند توانیمانە ئەم مێژووی خۆمان لە ڕێی هونەرەوە بە تایبەت شانۆ بێت یاخود سینەما بێت شوناسی خۆمان بگەینە دەرەوە کە ئێمە مێژووشی دەوڵەمانمانەیە ئەوە تا تۆ باسی مزگەوتی گەورەت کرد باسی خانەقات کرد شاعرە گەورەکانمان توانیمانە ئێمە شوناسی خۆمان لە ڕێی هونەرەوە لە ڕێی ئەدەبەوە یاخود لە هەر بوارشتر ئێمە ئەو شوناسی خۆمان بگەینە دەرەوە ئێمەش خاوەنی ئەو مێژوین کاگەکە من جاری تریش لە شوێنی تریژە هەر باسی ئەم کردوازم لە بەرنامەکەی جەنابیشە جاری تر هەر مناقەشەوەمان کرد لە ڕاستیە کورد کە باسی کورد دەکەم کوردی ئەم بەشەی کوردستان کە کوردی باشوورە یەکی لەو شتانەی کە شانازی پێ بکات و حەقە دیفاعی لێ بکات و هۆکاری مانەوەی کووردە بەڕاستی کولتورەکەیەتی یعنی بیرمان نەچێت لە 200 ساڵی ڕابردووە کە ئێستا ئێمە باسی سلێمانی 240 ساڵ لەمە پێشەکەین ئەوەی کە بۆمان ماوەتەوە چییە تەنها فەرهەنگەکەیەتی تەنها کولتورەکەیەتی کولتورەکەی چییە میراتێکی گەوری شعری کلاسیکمان بۆ ماوەتەوە کە هیوادارم دوای مناقەشەی ئەو میراتەشکەین کۆمەڵێک پیشە هەبووە کە لەو سەردەمەیە لە سلێمانیەوە ناڵم سەری هەڵاو بەڵام گەشەی کردووە بۆ نمونە پیشەی بیناسازی وەسای بەناو بیناسازی ڕاستە ئەمە لە بەشێکی لە سابڵاخ و سنە بانەوە هاتووە بۆ ئێرە بەڵام لە سلێمانی ئێساش گەڕەکە کۆنەکانی سلێمانی گەڕەکی مەڵکەندی گەڕەکی سابوونکەران گەڕەکی گۆیژە بڕۆ سەیری ئەو ترازی دروستکردنی خانوم و ئەو دەستڕنجینیە بکە سەر سوڕەمێنێت لەو سەردەمەیە 150 ساڵ 200 ساڵ لەمە پێش بەو ترازە بەو دیزاینە جوانە خانۆ دروست کراوە و ئاپارتمان دروست کراوە ئەمەیەکی ترە لە هۆکارەکان باسی کولتور و فەرهەنگەکەی پێین بەڕاستیە بە حکمی شوێنی جوگرافی ئێمە و ئێمە منبع و
مرکزی ململانەی بەداخەوەڵم سەفەوی و فارسەکان سەفەوی و عوسمانیەکان بوون ئێمە نەمانتوانیوە وەک پێویست گەشە بین وەک پێویست گەشە بە توانای خۆمان بین ئەوەی بۆمان ماوەتەوە ئەو میراتەیە ئەو میراتەش چیە میراتێکی فەرهەنگی و میراتێکی کولتوریەوە ئێستا ئەگەر سەیری میراتی 200 ساڵی ڕابردووی ئەمە بکەیت لە ڕاستیە ئەدەبیات و کولتور و شعری لێ دەربێنی شتێکی وامان بۆ نامێنێتەوە ئێستاش بە بەرنامەکەی جەنابیشتەوە کە باسی سەردەمی فەرمانڕەوایی بیابانەکانەکەین باوەڕکە 50 وەسیقەمان نییە کە بزانین حکمی بابانەکان چۆن بوون چۆن حکمیان کردووە سیستەمی حکومڕانیان چۆن بوو هەندێک شتی جوزئیا دەزانیت گرفتەکانیان کێشە و کێشە ناوخۆیەکانیان هەروەکو ئەمڕۆ هۆکارەکەی بۆ چێگەڕێنیتەوە هۆکارەکەی بۆ نەگونجان و ململانی سیاسیەگەر بەڵام ئەگەر باسی 150 ساڵی ئەدەبیات و شعری کوردی بکەین من نەتوانم لەگەڵ جەناب تا 5 بەرنامە بکەین لەسەر شعری کلاسیکی کوردی لەو سەردەمەیە لە مەولانە خالیدەوە بۆ مەحوی و بۆ نالی و بۆ حەمدی و بۆ سالم و بۆ هەمویان میراتێکە ماوەتەوە ئەمەش بەڕاستی یەکێکە لە هۆکارە بەهێزەکانی مانەوەی کورد من وەکو خۆم پێم وایە هەر میلەتێک کولتوری هەبێت هەر میلەتێ خاوەن فەرهەنگ بێت لە مێژووە لە ناو ناچێت من زۆر جار پرسیاری ئەوەکەم و زۆر جاریش لەگەڵ برادەرەکانمان مناقەشی ئەوەکەم پاشە میلەتێکی بچووک لەم ناوچەیە بەردەوام نایارەکانی دراوسەکانی لیان ناو سەرکوتیان کردووە ئەی خێرە میلەتە ماوەتەوە بە شەرتێک هێزێکی سەربازی گەورەی نەبوو شوێنێکی جوگرافی و جیۆپۆلیتیکی زۆر بەهێزی نەبوو بەردەوامیش لیان ناوە بەڕێی من تاکە هۆکاری مانەوەی کورد لەم ململانێ و لەم کێشانە زمانەکەی و کولتورەکەی و فەرهەنگەکەی بەداخەوە ئێستا خۆمان بەدەستی خۆمان خەریکە فەرهەنگ و کولتورەکەی لە ناوبین بەڵێ کامەران لەسەر داوای سلێمان پاشای میری بابان ژمارەیەک هۆس خێڵ هاتوونەتە سلێمانی ئەم ڕنگدانەوەیە چۆن بۆ چوونی بەڕێستان خۆی لە ڕاستیە کاک ئاکام پرسیارێکی بەجێیە من ڕئیم وایە دروستبوونی سلێمانی جیاواز لە دروستبوونی هەموو شارەکانی تر نەگەوی فەزیلەتێک بین بە سلێمانی خوا نەخواست و شاری تر بەکەم شێوازی دروستبوونی من پێم وایە هۆکاری دروستبوونی سلێمانی ئەوە نییە کە برایم پاشای بابان کۆمەڵە هۆزی هەنابێ لێرە ئەوەی کردبێت ئەگەر ئەوە بێ ئەگەر ئەوە ڕاست بێت لە هەشتاکان و نەوەدەکانی کوردستانە کۆمەڵە مجەمەعی زۆرە ملێ دروست بوو بەعز دروستی کرد خەڵکی ناوچەکانیانە ئەوەی ئەوانش هەمویان ببوونەیە بە شار بەس بۆ نەبوون پرسیارە بۆ نەبوون بە پێچەوانەوە من ئەڵێم برایم پاشای بابان بە حکمی ئەزمموی ئەوەی کە بەشێکی تەمەنی لە بەغا بردووە بەسەر و بەشێکی ئەوەی کە حکومڕان بووە و دەسەڵاتدار بووە و بەگزادە و باوکو و مام و کەسوکارەکەی هەمووی پاشا و خاوەندە سەڵات بوون و لە بەغا ژیاوە و گەشتێکی زۆری ناوچەکەی کردووە ئەم تاریخە غەڵەتە بڵێ برایم پاشا لەسەر دروستکردنی سلێمانی لەسەر هێنانی کۆمەڵە قەبیلە و هۆس بۆ سلێمانی نەخێ لەسەر هێنانی کۆمەڵێک پیشەوەری جیاواز لە خومچی لە جۆڵا لە وەسای بەنا قۆناغ بە قۆناغ هاتوون ئێستاش لە سلێمانی هەتا چەند ساڵێک لەمە بێ ئێستاشەوە مەسەلەن تونچیەکان حەمامچیەکان قەتارچیەکان خەیاتەکان وەسا بەناکان هەمووی خەڵکی کوێ بوون خەڵکی سنە بوون تەنانەت شێوەزاری خەڵکی سلەیمانی لەگەڵ شێوەزاری خەڵکی سنە و موکریان ئەوانە نزیکێکی زۆریان هەیە ژن و ژنخوازیەکی زۆرمانێت تەنانەت پێکهاتەی شارەکەش زۆر لە یەکتریەچن تەنانەت سنە و سلێمانی بەیەکەوە بوون بە لە یونسکۆ هەڵبژێران وەک شاری ئەدەبی جیهانی وەک شاری هونەری جیهانی ئەمە دووشتن لە یەکەوە نزیکن من بەڕاستی ئەمەوێ ئەو مەفهومە ئەو بیرکردنەوەی ڕاستکەمەوە کە برایم پاشای بابان لەسەر دروستکردنی شارێک بە ناوی سلێمانی و کۆمەڵە قەبیلە و هۆزیە نەخێر ئەمە ڕاستە بەڵام هەموو هۆزەکان نەبوون ئەوانە بوون کە خاوەن هێز بوون ئەوانە بوون کە خاوەن پیشە بوون پیشەوەر بوون بۆیە ئەگەر ئەبینی لە 50 ساڵی دوای دروستبوونی سلێمانیە سلێمانی بوو بە مەڵبەندێکی گەورەی بازرگانی سلێمانی شوێنی گواستنەوەی کەلوپەل و کاڵای بوو لە ناوچەکانی موکریان و ئەردەڵان و سنەوە ئاهاتنە سلێمانی و بەرەو بەغا و مووسڵ و وڵاتانی تر بزەبەت بوو بە کاروانسەرا هۆکاری ئەمە چییە کەس پرسیاریەوەی کردووە کە هۆکارەکە نەبوو کۆمەڵە خێڵ هۆکارەکەی ئەو بوو کۆمەڵە پیشەوەر هەتا هەشتاکانی
سەدەی ڕابردوش باشترین خەیاتەکانی جلوبەرج مۆدیلەکانی جلوبەرجی کوردیەمی کە لە بەری جێناوتە لە سلێمانی بوون. ئێستاش ئەو کەسانی کە تەمەنیان لە سەروی 75 ساڵ و 80 ساڵەوەی و پیشەوەری خەیات بوون هەر بەو ستای لە سنەیە و ڕۆژهەڵاتیە جلوبەرگە دوورن کە کاتی خۆی لە باو با پیرانیان یا لە وەساکانیانەوە بۆیان ماوەتەوە کەواتە سلێمانی پێگاتەی سلێمانی دروستبوونی سلێمانی لە ئەساس وەک شارێکی بازرگانی گەورە وەک شارێکی بازرگانی دروست بووە کە کۆمەڵی پیشەوەری جیاواز لەم ناوچەیە بوون. هەر ئەمەش هۆکار بۆ کە سلێمانی بەردەوام هەمووکو هەستێکی نیشتیمانی هەمووکو عمقێکی تاریخی بۆ ئێمە جێگەی بە یاخ و کاریگەری بێت. بەڵێ جا کامەران ئیزافەتەن بۆ قسەکەی تۆ من خاڵم لە کۆیەوە ئاهات بۆ جلی کوردی لە سلێمانی لای خەیادەی دووری ئێستاش زۆر برادرمێ تراتن لە سلێمانی هۆکارەکەی چیە بەشێکی ئەم فەزلە بەڕاستی بۆ بەرگدرو پیشێکی کۆنی کوردەواری تەنانەت ئێستا گەڕەچێکەیە لە سلێمانی ناوی سابوونکەرانە ئەم گەڕەکە سابوونیان دروست کردو پیشەوەر بوون خومخانەکان هەتا 30 ساڵ لەمەوە پێشیش دەیان خومخانە لە سلێمانی بۆ جۆڵایی هەتا ئەم چەند ساڵە چنین و ڕستن و چنینی فەرش و کومبار لە سلێمانی یعنی لە ترۆپ کابوو. ئەمە هۆکارێکی زۆر بەهێز بۆ کە سلێمانی گەشەکردنێکی گەورە بەخۆیەوە ببینێ و فراوانبوونێکی گەورە بەخۆ ببینێ و ببێ بە مەڵبەندێکی گەوری بازرگانی لە ناوچەکەیە. جا باشەکە کامەران من ئێستا پرسیارێکی کەم لا دروست بوو جگەلەوەی کە وەک بەڕز باست کرد کە لە بانەوە لە سنەوە خەڵکاتەوە ئەم پیشانات و تەسلێمانیەوە ئەی جوولەکەکان ڕۆڵیان نەبوو لەوەی کەم بۆ نمونە کە باسی سابوونکەرانت کردیان چەند پیشەیشتر ئەوان کاریگەریان نەبوو لەسەر ئەوەی چەند پیشەیەکی جیاواز لە سلێمانی پەری پێ بدرێت. من پرسیارەکەی تۆ ئەقۆزمەوە بۆ وەڵام ینی وەڵامەکە بەجێم یەکێک لە پێکهاتەکانی سلێمانی کە ئێمە باسمان کرد کۆمەڵە خێڵی جیاواز کۆمەڵە پیشەی جیاواز ئەم شارە بیریش مەنەجە کۆمەڵە ئاینی جیاوازی بە ئێستاشەوە گەڕەکی بڵند گەڕەکی هیچ جوولەکان تا چلەکان و پەنجەکانی سەدی ڕابردوو لێرا بوون بە ئێستاشەوە گەڕەکی کریسیانەکان مەسیحەکانی پیاڵە لە سلێمانی ئێستاژ ماوە ئێستاژ ئەوەتان لە گەڕەچێک لە دڵی سلێمانی لە ناوجەرگی سلێمانی بە ئێستاشەوە ماوە ڕەنگە من و تۆش چەندین بلا دەرمانە بێ کریسیان بێ و مەسیحی بێ لە سلێمانی وە جوولەکەش هەبوو وە جوولەکەکان بەو بەناوبانگ بوون لە شەستەکانی سلێمانیەوە لە سەرەتای جەنگی جیهانیەکەمە کە بەشێکی زۆری پیشە و بازرگانیەکان و ئەوانەی کە کەلوپەلی خۆراک و جلوبەرگ و پێداویستیەکانیان لە سلێمانیەوە ڕەوانی دەروی سلێمانی کردووە جوولەکە بوون هەتا قەیسەری نەقیب زۆربەی بەدەستەوانەوە و ترازی دروستکردنی قەیسەری نەقیبیش جۆرێک لە تایبەتمەندێتی جوولەکەی پێوە دیارە و ئێستاژ ئەو برادرانەی یا ئەو شتانی کە ئێمە لە ڕێی میدیا و تەلەڤیزیۆنەوە بینیومانە لە ئیسرائیل هەندێ بازار و شوێنیان هەیە نزیکە لە بازاری قەیسەری نەقیبەوە مەسیحەکانیش بە هەمان شێوە هەم ترازی خان و کەنیسە و ماڵەکانیان هەم پێگاتەی و شوێنی لۆکەیشنی بڵین کۆڵانەکانیان زۆر تایبەتمەندیتی و ئاینی پێوە دیارە لە هەمان کاتە کە ئەمە گەڕەکی جوولەکەکان بووە ئەوش گەڕەکی مەسیحەکان بوو لەم ناشەوە مزگەوتی خانەقا بۆ لەولا مزگەوتی گەورە بۆ لەولا مزگەوتی سێ حەسەنە بووە کەنالی لەو مزگەوتە خوێندوێتی وانی ئاینی خوێندووە و بەلاغێ خوێندووە و ڕەوانبێژی و غەزەلی شعری خوێندوێتەوە لەو شوێنا بۆ کە نزیک بۆ لە کریسیانەکان ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە سلەیمانی تەنها پێکهاتەیەکی خێڵەکی جیاوازی نەبووە بەڵکو پێکهاتەیەکی ئاینی جیاوازیشیە بۆ بەداخەوە تا چلەکانی ڕابردووش و بەوەی ئەو معادلە سیاسی کە باسی بەرنامەکەی بەڵێ ئەوە بۆ یەکێک لە تایبەتمەندەکانی سلێمانی ئەوەیە ئەبینی سلێمانی ئێستاش بە ئێستاشەوە زۆربەی ئەو کەسانە تۆ لەم شوێنەی کە ئیشەکەی پرسیار کە ئەو برادرانە هەمووتان خەڵکی سلێمانی بەڵام چۆ بنەچەی یەکی خەڵکی کۆیە یەکی خەڵکی هەڵەبجەیە یەکی خەڵکی پێنجوێنە یەکی خەڵکی گەرمیانە شارە زۆرە هەمووی کۆ بۆ تۆ لێرە و هەمووی بۆ بەشێک لە سلێمانی ئەو تایبەتمەندی هەیە زوو خەڵکی دەرەوە ڕەنگە جیاوازەکان بەڵێ جاکا کامەران تۆ خۆت لە سەرەتاوتە ئەم باسکردنی سلێمانی لە سەر جەمبوارەکاندا بە بەرنمەیەک و دوان بە بەرنمەیەک تاوا ناویان ئێمە بە قسە لەسەر داهاتوو بکەین کە لە ڕێی 5-6 بەرنامە و باز لە سەرجەم بوار و بابەتە جیاوازەکانی تایبەت بە شاری سلێمانی بکەین باسی نالیت کرد کا کامەران سلێمانی لە ناو شعری شاعران بە تایبەتی شاعرانی کلاسیک چۆن ڕەنجیاوەتەوە هەڵبەت نووسینت هەیە و ڕیسێرچیش لەو بارەوە هەیە کاکەمەوە دێمەزانم ئەمشەو کە باسی دوێنێ کە باسی بەرنامەکەمان ئەمشەو گەڕام یعنی لە دیوانی شاعیرانە یعنی لە شاعیرانی کۆنە لە مەولانە خالیدەوە هەتاش شێرکۆبیە کەس
يعني هەتا جەمال غەمبار و دلاوەر قەلاقی کەواتە شاعرانی کلاسیک و شاعرانی یعنی دوای هاوچەرخیش. کلاسیش هاوچەرخ يعني بۆ شاعرانی دووەمی شعری نەوەی دووەم ینی بڵێن نەوەی یەکەم شاعرانی کلاسیک نەوەی دووەم شێخ نووری شێخ ساڵح و گۆران و پیرە مێردوانە بۆ دوای ئەمانیش نەوەی سێم کە شێرکۆبێکەس و ئەم جیلەی دوای شێرکۆبێکەسی ژەکات کەسیان نییە شعریان بۆ سلێمانیەوەتی بێ ڕەنگە چامەکەی نالی و سالم یەکێک بێ لە شاکارە هەرە گەورەکانی دال و مەدوولی خۆی هەیە تا کامەران طبعا دال و مەدلولی خۆی هەیە و شاکارێکی زۆر گەورەیە بۆ کە مهمەکەی لە چییە کاک ئاکام ئەزانین کە واوت شەو گەڕام لە شاعیرانی تەنها ئەو شاعیرانەی شعریان بۆ سلێمانی نەوت و خەڵکی سلێمانی بوون بۆ نمونە حاجی قادری کۆی شعری بۆ سلێمانی وتووە بۆ نمونە وەفایی شعری بۆ سلێمانی شێخ ڕەزا ئەمانە هیچی خەڵکی سلێمانی نەبوون یعنی کەواتە تایبەتمەندێتی خۆی هەبووە و من باسی ئەوە کرد کە نالی کە باسی نالی و سالمان کە ئەمە زۆر مەشهورە بەڕاستی بە هەردوو دیوەکەیە شعریان بۆ سلێمانی وتووە بەو دیوەیە کە جۆرێک لە نوستالیژیا و لاواندنەوە و بە دیوێکی تریشە کە جۆرێک لە دووری و دوورکەوتنەوە لە شار مەسەڵەن بۆ سالم لە دەرەوەی لە تاران چۆن سلێمانی ئەلاوێنێتەوە حاجی قادری کۆیی لە ئەستەمبول چۆن سلێمانی شێخ ڕەزا کە یەت خۆی ئەشوبیانەیە بە سەگی بەر قاپی کاک ئەحمەوی شێخ چۆن سلێمانی و حەمدی ساحب قڕان و بێخودی شاعیر و زێوەر و ئەحمە موختار جاف و تایربەگی جاف چۆن سلێمانی ئەلاوێنەوە ئەمانە هەر هەمووی تایبەتمەندێتی و جیاوازی خۆی هەیە بەڵێ کاکەمەران قسەکان پێ بڕم دواترە گەڕێنەوە من چەند پرسیارێکم هەیە ئەچمە لای هاوکارم بڕوا بەشێک لە ئەندەرپاسی والی ئەکرێتەوە بڕوا زانیاریەکان لەو بارەوە لای تۆ چییە؟ ببوورە سەلاح ئەچمە لای هاوکارم سەلاح پێشەوەی بچمە لای بڕوا بە بۆنەی یادی 240 ساڵی بنیادنانی سلێمانی چالاکیەکان چێ سەلاح من زانیاریم هەیە کە تۆی سا لە شاری سلێمانی بەخێر بێ ئاکام زۆر سپاس دیارە ئەمە ئێستا لە ئامادەی بەکرۆژۆی کچانین بە بۆنەی ساڵیادی دامەزەن ویا بڵێن بنیادنانی شاری سلێمانی ئەمڕۆ لێرە ئامادەی بەکرۆژۆی کچان چالاکیکی ناوازەی ڕێخستووە ئەوەی کە هەیە لە ئێستادا ئامادەکاری دەکرێت بۆ دەستپێکردنی چالاکیەکانیان ماسەکانیاوم لەگەڵا بەڕێوەبەری ئامادەی بەکرۆژۆی کچان ماسەکانیا و ئەگەر پێم بڵێ وردە بردە لەگەڵ هاوکارمە چینە ناو پرۆژەکان تۆ چالاکیەکانت ئاماشان لە ڕخسییم چالاکیانە چێەوە چالاکیەکان خۆی لە چیا دەبینێتەوە بەڵێ برای بەڕێزم پێشەکی بەخێراتنتانەکەم ئەفو هاتنی ئێوە کارەکەمانی جوانتر کردووە تەلەڤیزۆنە خۆشەویستەکەی سلەیمانیە خۆشحاڵین بە هاتنتان چەند چالاکیەکمان ڕێخستووە ئەم چالاکیە من بە شتێکی زۆر بەسیت و بچووکی ئەزانم بۆ شاری سلەیمانی تەنیا توانیومانە ئاماژە بە کۆمەڵێ بیرەوەری و کار و فەرمانی کەسانی با بڵین باو با پیرانمان خەینە ڕوو کە لەو زمانەیە چۆن گوزەریان کردووە ژیانیان چۆن بووە کۆمەڵێشتی سادە و جوانی کوردەواری کە تایبەتە بە شارە حیاتەکە شاری سلەیمانی بخەینە ڕوو فەرموو باوچین لێرە ئاکام لەگەڵ مامۆستا کانیا و لەگەڵ کاک سەردار ئەگەر لەگەڵمانە بێت وردە وڵە دەین لە زوومی کامێرەی کورساتەوە مامۆستاکانیا و شتەکانمان بۆ بخاتە ڕوو مامۆستامان چانە لێرە دانیشتوونەمە چ وێنێکی سلێمانی پیشانەدا بەڵێ لێرەیە ئەمە پیشانیە کە ژنان لە قەیمە بە چ شێوەیەک بە سادە و ساکاری نانیان ئامادە کردووە کولێرەیان کردووە کەلانەیان کردووە کە ئەمە یەکێکە لە با بڵین دیاردەکۆنەکانی شاری سلەیمانی کە ژنان پێوەی خەریک بوون هەتا ئێستاژە دیاردەیە هەرماوە و شتێکی کوردەواری ئەم خاتونە جوانە نەستەلەیەکی پێ فەرموون هەمووی ڕسمی حرسەکانی نەقیب و کەساتیە دیارەکانی شاری سلەیمانی فەرموون ئەرە هۆڵەکەت پڕ لە چالاکی ئەمانە زیاتر گوزارش لە چیە کاتوە چیت لێرە هەر لێرەوە دەست پێکە باڵێن گەرماوی مفتی دەست پێکەین کە لە کۆنا ئەوەنە لە ماڵەکانە گەرماو نەبووە زیاتر گەرماوێکە بووە کە خانمان چۆن لەوێ خەنە بەندانیان تایە کردووە با بڵێن خواردنی کوردەواری وەکو با بڵێن شێلم بەترشە تەڕەساسە سابوونی ڕقیان بەکارهێناوە ئەم قاپە قاپی چلکلیلەی پێ ئەڵێن کە چلەی مناڵیان پێ دەرکردووە ئەمەش بوخچەی ئافرەتانە کە شویان کردووە وەکو خەنە بەندانێک ئەم شتانە ئەوەش با بڵێن جام و تەشتی حەمامە فەرموون ئەمەش چایخانەی شعبەکە توانیومانە بە شێوەیەکی با بڵێن بهێنینە ناو خوێندنگەکەمانەوە کە لە کۆنا چۆن چایخانەیەکە بووە و ئێستا شەرماوەتەوە و کە وێنەی کۆمەڵی کەسایەتی شاری سلەیمانی تایە
فەرمونون دوای ئێرە دوای ئێرە فەرمونون. بەڵێ ئێرە حجرەیە باشە ئێرە حجرەیە و کە لە کۆنا باز لەوە ئەکا کە خوێندن نەبووە ئاکەم دیارە بەم شێوازە ئامادەی بەکرێجێ کچان ئەمڕۆ جگە لەمانە چەند چالێکێکی دیکە ناوازەی دیکە هەیە و نمایشکردنی چەند شتێکی دیکە لەوانە ئەنوا شێواز خواردەمەنی کوردەواریان لێرە کچان ئامادە کردووە ئەمە یاری کڵاوێنەیە یاری حوبەردێنەیە لەگەڵ ئەوەشە شێوازی تەواوی جلوبەرگی ناوچە سلێمانی لێرە ئامادەکراوە و دەیخرێتە ڕوو لەگەڵ ئەو پێداویستی و کلوپەلانەی کە لە ژیانی ڕۆژانەدا خەڵکی سلێمانی بەکاریان هێناوە لێرە هەمووی نمایشەکرێت بۆی ئەو میوانانەی ئەمڕۆ دێنە ناو پێشنگەکەی ئامادەی بەکرێجەی کچان لێرە بینەری تەواوی ئەو دیمەنە جوانانە دەبێت و سەردەمێک دەگەڕێتەوە بۆ سەردەمەی کە سەردەمی جوانی و گەشە سندوی شاری سلێمانی کە تاو کۆساش بە جوانی و بەگەشە سندوی ماوەتەوە بەڵێ ئاکام پێشنگاکە پاش 5 دقەی دیکە لێرە دەست پێ دەکات و کارەکانی بەردەوام بەبێت و میوانان دەتوانن بێنە ناوامەدەی بەکرێجەی کچان بۆ بینین ئەم دیمەنە ناوزە جوانانەی شاری سلێمانی و ئاشنا بن بە مێژە جوانەکەی سلێمانی. بەڵێ هاوکارم سەلاح لە شاری سلێمانی سوپاس بۆ تۆ میوانەکەت بەردەوامی نەچمە لای هاوکارم بڕوا بەیانیت باش زانیاریەکان لای تۆ چێ سەبارەت بەکردنەوەی بەشێک لە ئەندەرپاسی والی فەرموو. بەڵێ ئەکەم سڵاو لێ بێت بەیانی تۆش باش هەڵبەت ئەمڕۆ بەشی سەرەوەی ئەندەرپاسی والی لە شارڕێی هەواری شارکرایەوە هەڵبەت کامەیەکێکە لە ئەندەرپاسە گرنگەکان بۆ ئەم شارڕێە لەبەرەوەی کە ئێرە لە ڕابردوودا قەرەباڵخی زۆری لەسەر بوو لەبەرەوەی کە لەم لەولایەوە پرۆژەی نیشتە جێبوونی زۆری لێ ئەمڕۆ بەشی سەرەوەی ئەندەرپاسەکە کرایەوە هەڵبەت بەشەکانی دیکەی هێشتا ماوێتی بەڵام ئەمە کاریگەریەکی باشی لەسەر کەمکردنەوەی قەرەباڵخی دەبێت من هیواسۆن بەڕێوەبەری پرۆژە ئەندەرپاسی واریم لەگەڵا کاکی وای جان سڵاو لێ ببیتە ئێراوە ئەمڕۆ چەندێکی ئێستا با بڵین پرۆژەکە تەواو بووە ئەمڕۆ چ بەشێکی کرایە سڵاوتان لێبێ بانی وتان باش پیرۆزبایی یادی سلێمانی لە خۆمان و لە خەڵکی شاری سلێمانیەکەین ئێمەکو کۆمپانیای ڕۆژێنێ هەستاین بە دروستکردنی ئەم پەردا لە 15 2023 دەستمان پێکرد بڕیار وابوو 26 یانزەی 2024 بەش یەکەمی ئەم پرۆژێ تەواو بێ کە کاتە لە سانەوەی کۆی گشتی ئیشەکە کارەکە ئێستا لە سانەوەی تەواو بووە کە ئەمەش ئاسانکاریەکە ئەو ڕێگری کە ماوەیەکە داوای لە بدنەوە بۆ خەڵکی ئەم شارە دروست بوو ئەو ڕێگریەوە بە ئاسانکارێکی زۆر دەکات بۆ هاتچۆ ئیشەڵا لە مەسافەی لە 24 دوو ئەندەرپاسەکە تەواو بێت و هەموو کارەکەمان تەواو بێت ئێستا تا 24 بە تەواوەتی سەرجەم با بڵین پرۆژەکە دەست بەکارە بێ بۆ بەڵێ لە ڕاستیا زووتریش تەواو بێ بەڵام بەداخەوە کەوتینە مەوسمی زستانەوە بەپێی یاسای عێراقی لە مانگی 12 قیر ئەوەستێت گینا ئەو ئەندەرپاسەکانی زووتە تەواو بوو چەند ڕێگرێکی زۆر گەورەش هاتە ڕێمان بۆرێکی گەورەی ئاوی نەقالی سلێمانی بێرە ئاڕۆژ کە 4 مانگ پرۆژەکەی دواخەتگینا زۆر تەواومانەکرێمە کاگیوە تێچی و پرۆژەکە چەند تێچووی پرۆژەکە 6 میلیارد دینار بوو لەلایەن کۆمپانیای ڕۆژێنەوە دابین کراون دروستیش کراون پرۆژەی نیشتە جێبوونی زۆر هەن لەم ناوە بێگومان ئەم جادێ ئەم شەقامەیەکێکە بێ لە شەقامە هەرە سەرەکیەکانی سلێمانی توانم بڵێن پانتنی شەقامە لە شەقامی سەڵمەتێکش پاترە 110 بەتەپانە ئەم شەقامە 48,000 ماڵی تازە لە ماوەی 4 بۆ 5 ساڵە لەم ناوە ڕێی پرۆژەکانەوە کرێتەوە کە ئەم دقی 11 پرۆژە لەشەجەبوون لەسەر کارە لێرایە چەنە بێتە هۆی کەمکردنەوەی قەرەباڵخی و کێش و گرفتانی کە لە ڕابردوودا لەسەرم شەقامە خۆی لە ڕاستیە ئەم شەقامە پلانی شارەوانی سلێمانی چەند بەرزەپەرد و ئەندەرپاسێکی تریتیایە بۆ بزانام 6 دانەیان 5 دانە بەتەکیت نەزانم هەمووی بەیەکەوە ئەم شەقامە بە تەواو شەقامێکی زین و کاریگەر لە مستەوەی هەموو شەقامەکانی جیانە دابینەکە ئەمە یەکەم دانێ جێبەجێکرێ و پلانی شارەوانی جێبە بەردەوامی ئەوانتر جێبەجێ بکەن دەستەکانت خۆشحاکیوە هەڵبەت ئاکەم گەر هاوکارم بەشێک لە دیمەنەکانتان بۆ بگازێتەوەی شەقامەکە ئێستا بە تەواوەتی ئەو تۆم بێت بە ئاسانی پێیدا هاتوچۆ دەکات و تێپەڕ دەبێت وە ئەمانەش یەکێکن لە تیمی ئەو پرۆژەیە کە لە ئەندەرپاسی والی کاریان کردووە بۆ ئەوەی کە بە زووترین کات پرۆژەکە تەواو بکەن هەڵبەت ئەم ئەندەرپاسە
بیانی شکل لە ئەندەرپاسە گرنگەکانی سلێمانی لەبەرەوەی کە لێرە ئێستا پرۆژەی نیشتەجێبوونی زۆر دروست بووە و قەرەباڵغێکی زۆر لەسەرم ڕێگاسەرێکی هەبوو لە هەواری شار بەڵام بە بوونی ئەم ئەندەرپاسە و بە بوونی ئەو ئەندەرپاسانی دیکە کە لە سلێمانی دەکرێتەوە دەبێتە هۆی کەمکردنەوەی قەرەباڵغی یاخود نەبوونی قەرەباڵغی لەسەر ڕێگاسەرەکیەکانی سلێمانی. بەڵێ بڕوا لە نزیک ئەندەرپاسی والی سوپاس بۆ تۆ میوانەکەت بەردەوامین. ئەچمۆ لای میوانەکەم بەڕێز کامەران سوبحان و سەر و هونەرمەند کا کامەران من پرسیارێکم هەیە سێ کوچکەی بابان و پەیوەندی بە کللتور و شاری سلێمانی بە دیاریکراوی چیە؟ بێگومان پەیوەندێکی بەهێزی هەیە وەڵام من وەکو شتەکانی تریش سەرنجیشم لەسەر ئەوە هەیە لە ڕاستیە هەم لە قۆناغی خوێندنی قوتابخانەمان و هەم لە ناو ئەدەبیاتەوە تەنان لە ناو خەڵکیشە بەردەوام زەراوی سێ کوچکەی شعری بابان کە مەبەستی نالی و سالم و کوردیە دووبارە بێتەوە بەڕای من ئەم بۆچوونەکی هەڵەیە و هیچ لە شەهن و هەیبەتی بابانەکان کەم ناکەمەوە بەڵام شتێک نییە بە ناوی ئەدەبیاتی شعری بابان ئەوەی ئەتوانی بڵین ئەدەبیاتی شعری سلێمانیە بەڵگەشت بۆ ئەم قسەمان ئەوەیە پێش دروستبوونی شاری سلێمانی ئەم شاعیرانە هیچ کامیان کە جەنابە ئاماژە و پیاسە کوچکەی شعری بابان ننالی نە سالم نە کوردی هیچیان بەرهەمیان نەبووە کەواتە دوای هات دروستبوونی شاری سلێمانی و دوای گەشەکردنی شاری سلێمانی و دوای ئەوەی کە لە خانەخای مەولاناوە هەم مەحوی و هەم نالی دەرزیان خوێندووە لە سلێمانی و ئەم بەهرەیان تەخیوەتەوە و لە سلێمانیەوە گەشەیان کردووە بەڵگەی تریش بووەوە لە پێش دروستبوونی شاری سلێمانی ئەم شاعیرانە کوا بەرهەمیان کوا یەک دەقی شعری ئەم شاعیرانە کەواتە ئەمە تەنها قسەیەکی باوی خەڵکەوە قسەیەکە لە ئەدەبیاتی کوردیە سێ کوچکەی شعری بابا من پێم وایە بێبووترێ سێ کوچکەی شعری سلێمانی چونکە لە سلێمانیە گەشەیان کردووە. بەڵێ کا کامەران من شتێکی کەم لا دروست بوو بەگشتی ئەگە تۆ سێری پاریس بکەیت شارە ناسراوەکانی جیانیان ئەو شارانی کە مێژوێشی دێرینیان هەیە لەندەن سکۆتلەندا فلان شار بە سەدان بگرە بە هەزاران کتێبی لەسەر نووسراوە لە بواری مێژوو لە بواری کللتور لە بواری هونەر لە بواری سەرجەمکایەکانە ئێمە لەو بارەیەوە ئایا وەک پێویست کتێب لەبارەی مێژووی شاری سلێمانی یاخود مێژووی شارەکانی تری هەرێمی کوردستان نووسراوە هەوڵ هەیە بەڵام ئەوەندەی من بزانم سنووردار و دیاری کراوە کام پرسیارێکی زۆر بەجێ بوو من ساڵێکیان لەگەڵ برادەرێکە ڕۆژینە کتێبخانەیەک لە ئەستەمبول وتی تەمام من تووشی نازانم وتی ئەو ڕەفی کتێبخانە بینی لەو سەرەوە بۆ ئەو سەرتم بەڵێ زۆر گەورە بوو بڵم ڕەنگە 200 کتێبی لەسەر مێژووی ئەستەمبول وتی هەر هەمووی بەس لەسەر مێژووی ئەستەمبولە وتی ئەمە بەس لەم کتێبخانەیەکی گەورە بوو هەموو شارەکانی دنیا دەیان کتێبی لەسەر نووسراوە هەر بەناو بانگترین کتێبی ئۆرهان پاموک کە وەرگری خەڵاتی ڕۆمان نووسی تورکی ناوی ئەستەمبولە بیرەوەرەکانی لە ئەستەمبولە بەداخەوە ئەو کتێبی ئەمیزەکی کە باسمان کرد لە چلەکانە نووسیوێتی کتێبێک توێژینەوەیکی گەورەی مامۆستا جەعفەری ژێیە سلێمانی و ململانی گروپە کۆمەڵاتەکان ئەمە وەکو دوو کتێبی زۆر مەشهورەوە ئێستا چەند ساڵەکە بینیم لە زانکۆکانمانە بە تایبەتی لە بەشی مێژوو و لە بەشی کۆمەڵناسی دراسە لەسەر سلێمانی ئەکرێت ئەوەی لێ دەرچێت زۆر بەکەمی لەسەر سلێمانی کتێب نووسراوە و سلێمانی ئەوەنە یعنی نەک سلێمانی هەموو شارەکان لە ڕووی مێژووی و لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە لە ڕووی بنیادنانەوە لە ڕووی هەمەڕەنگیەوە لە ڕووی پیشەگەریەوە ئەوەنە ئێنێ کتێب و دراسی لەسەر بکرێت. بەڵێ کا کامەران من زۆر لە کاتی تۆم کرد دوا پرسیارت ئاڕاستە کەمەگە بە کورتی وەڵام بیتەوە هەڵبەت زۆر لەسەر سلێمانی نووسیوە لەسەر مێژوەکەی لەسەر شاعیر و ئەدیبانی سلێمانی پرۆژەی داهاتوو چییە؟ لە ڕاستیە پرۆژەی داهاتوو دوای کتێبەکەی پیرێمێرد کە من باسی ئەوم کرد ئەو کتێبی پیرێمێردیش بەشێکی علاقەی بە مێژووی سلێمانی هەیە بەشێکی کتێبەکەی پیرەمێردم کە چاپ بوو باسی هەڵهاتی بەشێکی باسی هەڵاتنی هەم پیرەمێرد بۆ ئەستەمبول هەم نالیەکات وە کتێبی تازەشم لە ڕاستیە کتێبێکە لەسەر یەکێک لە شاعیرانی شعری سلێمانی کە ویش سالمی ساحب قڕانە و زیاتر لەسەر فیگەر و بنیاتی استراکتۆری شاعرەکانی سالم ئیشم کردووە و لە ڕوانگەی ئەو دراسە گەورە و دەوڵەمەندی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس کە زیاتر لە 40 ساڵ خەریکی سالم بووە ئەتوانم بڵم تێکەڵەیەکە لە شعری سالم و خوێندنەوە و تێڕوانینی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بۆ شعری سالم. بەڵێ هونەرمەند و نووسەر کامەران سوبحان سپاس کاتی خۆت بێمە بەخشی سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ میوانداریەکەتان.